لەگەڵ ئەوەی بەسەدان هەزار کەس لە ئەمریکا بە کۆرۆنا ڤایرۆس لەناو چوون و بە هەزاران کەسیش کارەکانیان لەدەستداوە و چەندین کارداریش مایەپوچی خۆی ڕاگەیان کەچی نرخی خانوبەرە و زەوی و زار لە ئەمریکا لە بەرزبوونەوەدایە. یەکێک لە استراتیجیا بوریەکان کە ئەمریکا بەکارهێنێ کاتێک کە هەواڵێکی خراپ ڕووەدا ناو ئابووری ئەمریکا ئەوەیە ئینترست ڕیت هەیە قازان بانقەکان وەریەگرن داوەزێن. یەکێک لە هۆکارەکان کە خانوو بەرزبوونەوەیەکی زۆری بەخۆی بینیوە ئەوەیە کە قازانجی بانقەکان نزم بۆتەوە لە 2 ساڵی ڕابردووە لە سال 6 بوو لە ئێستا هاتوێتە لە سال 2.9. لە ئەمریکا کەم کەس بە پارەی کاش خانوو بکڕێت بانک پارە تەرخانەکات و کۆمپانیاکانی تر قەرزەکەت بۆ دەسەبەرەکە وەک دەڵێن پەتای کۆرۆنا کاریگەری نەکردوێتە سەر کارداری کڕین و فرۆشتنی خانوبەرە. Yes, from the mortgage perspective, the coronavirus actually... وەک شارەزایەکی بواری قەرز سەردەمی ئەم پەتایە بۆ کارداری خانوبەرە زۆر باش بوو لەبەرەوەی خەڵکێکی زۆر لە ماڵەکانیان مانەوە کارکردن لە ماڵەوە خوێندنی مناڵ هەر لە ماڵەوە هەموو شتێک لە ماڵەوە ئەوەش وای کردووە بیرکردنەوە لەوەی کە پێویستیان بە شوێنێکی زیاترە نرخی خانوبەرە لەم ناوچەیە موشک ئاسا لە بەرزبوونەوەدایە. سەردەمی کۆرۆنا ڤایرۆس گۆڕانکاری بەسەر زۆر کایەدا هێنا کەم نین ئەو کارداریانەی زیانێکی زۆری داراییان بەرکەوتووە وەلێ بانکەکان پارێکی زۆریان لەبەردەستدایە چاوەڕوانی موشتەرین. Rates have played a major factor in... کەمبوونەوەی نرخی سوود لە بانکەکانی ئەمریکا ڕۆلی کاریگەری گێڕاوە لە تر سای ڕابردوودا ئەوەندە نهاتۆتە خوارێ نرخی سوود بەندە بە بانکی ناوەندی ئەمریکاوە نازانرێت داهاتوو چی بەسەر دێت. ئێستا بازاری کڕین و فرۆشتنی خانوبەرە زۆر بەهێزە. سەرڕای بەرزبوونەوەی نرخی کەرەستەی خانوبەرە پرۆژەکانی خان و دروستکردن بەردەوامە ئیدی ڕوون نییە بەرزبوونەوەی بازاری خانوبەرە لە ئەمریکا بەکوێوەگە. دوم هۆکاریشەوەیە کە خانوویەکی کەم هەیە لە ماکێتەوە و کۆمەڵە کریارێکی زۆر هەیە. باش بە بڕایەوە ئەو کریارە زۆرە و لەکوێوەگەێت ئەو کریارە زۆرە هۆکارەکەی ئەوەیە کە قازانجی بانقەکان بۆیە کە کەمتری کردوێتەوە مانگانەکان کەمترێت بۆ نمونە کە پێشتر قازانجی بانقەکان کە لە ساڵ 6 بووە ئێستا بۆتە ساڵ 2.9 مانگانە کەمترێن لە $100 کە پێشتر بانک $6 ئێستان $2.90 تا بانکەکانی ئەمریکا پارێکی زۆریان لەبەردەسا بێت پرۆژەکانی دروستکردنی خانوبەرەش بەردەوامە بێت. ئەگەر وەک ڕای پسپۆران نرخی سوود تا کۆتایی 2021 وا بمێنێتەوە پێدەچێ مڵک لە وڵاتە لە باڵەفرێدا بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ڕۆکنهام کاونتی ڤێرجینیا.